خۆیان بە ڕێنمایی زۆرە پێویستە لەسەر هەموو کەناڵەکانی تلڤیزیۆن ڕێنمایی بدەنە هاوڵاتیانی کوردستان بۆی دوور بن لەو نەخۆشیانە کە لەو سەردەمە بڵاو دەبنەوە ئەو جەستی ڤایرۆسی بن چاندێک نەخۆشی تر بن. هیوادارم هەر کەسیش لە زۆر نەستەتی قەڵەباڵغ و دەست و ئەوەی دایمەن تاقیب کە پاک و خۆی بە پاک و خاوێنی ڕابگریتن. نەفەر لازمە گەداری خۆت بی لەسەر مابی گەرمابی ئەوچی نانی بخۆی وەچی جلەکی خۆ پێک پارێزی لەسەر مێ و لە گەرمێ ئەو شتانە لازم هەندێک وڵاتەکەیمان خۆ بپارێزی. ڕێنماییشم بۆ خەڵکو بۆ حکوومەتیش کە خەڵکەکە واعی بکە تیان بگەینێ بە ڕێگای بەرنامەکان و بە هەموو ڕێگا کەناڵ و ڕێگایەکان بەر لەوەی نەخۆشیەکان بڵاو بێتەوە بەر لەوەی بڵاو بێتەوە نەک دوای بڵاو بوونەوە. دوای بڵاو بوونەوە ڕێگری زەحمەتە بێت بەڵام وا باشترە بەر لە بڵاو بوونەوە ڕێنمایی خەڵک بکرێت پێیان بگوترێت بەچ شێوەیەک خۆیان بپارێزن ئاگاداری خۆیان بن لە هەموو نەخۆشیەکان بە تایبەتی ڤایرۆسەکان بە ڕێگای خواردنی تەندروست خۆپاراستن لە نەخۆشیەکان بە تایبەتی مەوسمیەکان. باوخاوێنی زۆر بەکاربینی ئەگە بچێت جێیەکی خواردنی دەرێ دەبی دەور دەبینیتن خواردنی دەرێ نەخۆی دەبی دەست و چاو جوان بشۆی ئەوجە خواردنی دەرێ بخۆی ئەگەنا زۆر دەور دەبینی باوخاوێنی و پیسی و بدەچێت دەرێ دەبی جکت خاوێن بی ئەدەیەوە مارە دەبێت خۆت خاوێن کەیەوە. ڕێگای پێشگیری لەوە کە لەم نەخۆشینانە خۆمان بپارێزین یەکێکی ئەوەیە کە وەختە لە جێهایەکی عمومیە هەیە کە خەڵکێکی زۆری تێدایە و قەرباڵغە لە ماسک استفادە بکەین. هەروەها ئەوە پێشگیریەکە لەوە کە هەوای دەمی ئێمە بگەیە بە کەسانێکە کە فاصلە نزیکیان لێمان هەیە کە ئەو فاصلە نزیکە احتیمالی زۆرتری هەیە کە ئەگەر نەخۆشینێک ئێمە هەمانە ئەوانیش بیگرن. خواردنی ڕۆژانەی سریەشت هاکە کۆمەکەکە بەوە کە کەمتر تووشی ئەو نەخۆشینانەبێ وەکو هەنگوێن وەکو ئاوی لیمۆ وەکو ئەمانە بێک و قاتی کریشتێکە خۆمان هەمانە هەموو خانەوادەکان دەزانن.